إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سورة آل عمران هۆکاری ناونرانی بەم ناوەوە. سورەتی ئالی عیمران بەهۆی باسکردنی خێزان و بنەماڵەی بەڕێزی ئالی عیمران لەو سورەتەدا بەم ناوەوە ناونراوە کە ئالی عیمرانیش باوکی مەریەمی دایکی عیسایە سەلامی خوای گەورەی لێبێت کە ئەمەش دەسەڵات و هێز و توانای خوای باڵا دەست دەردەخات بەوەی کەوا ئافرەتێکی داوێن پاک و بە حەیا و حیشمەت منداڵی ببێت بەویست و ئیرادەی خوای گەورە. پێناسەیەکی ئەم سوورەتە: یەکەم، سوورەتی ئالی عیمران سوورەتێکی مەدەنیە. دووهەم، یەکێکە لە سوورەتە درێژەکانی قورئانی پیرۆز و ژمارەی ئاەتەکانی 200 ئاەتە. سێەم، و هەروەها لە ڕیزبەندی سوورەتەکانی قورئانی پیرۆزدا زنجیرەی سێیەمە. چوارەم، و لە دوای سوورەتی ئەنفال دابەزیوە. پێنجەم، و لەو سوورەتانەیەکەوە بە چەند پیتێکی پچڕ پچڕ دەست پێ دەکات. تەوەرەکانی ئەم سوورەتە: سوورەتی ئالی عیمران لە سوورەتە درێژەکانە و مەدەنیە و دوو بنچینەی سەرەکی و گرنگی لەخۆ گرتووە. ئەوانیش: یەکەم، بنچینەی عەقیدە و بیر و باوەڕ و چەسپاندنی بەڵگەکان لەسەر تاک و تەنهایی خوای گەورە و باڵادەست. دووهەم، دانانی شەریعەت، بە تایبەتیش ئەوەی کەوا پەیوەندی بە غەزا و تێکۆشانەوە هەیە لە پێناوی خوای گەورەدا. لە فەزڵ و گەورەیەکانی ئەم سوورەتە: ئەبوو ئومامەی باهیلی ڕەزای خوای گەورەی لێبێت دەڵێت گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم دەیفەرموو قورئان بخوێنن چونکە لە ڕۆژی قیامەتدا قورئان شەفاعەت بۆ خاوەنەکەی دەکات. و زەهراوەین بخوێنن کە بریتین لە سوورەتی بەقەڕە و ئالی عیمران و بەهۆی ئەو نور و ڕۆشنایی و ئەجر و پاداشتە زۆرەی کە هەیەی پێی وتراوە زەهراوەین. و لە ڕۆژی دواییدا وەک هەورێک یان وەک شتێک کەوا سێبەر دروست بکات یان وەک پۆلە باڵندەیەک سێبەر دروست دەکەن و ئەو دوو سوورەتە شەفاعەت و تکا بۆ خاوەنەکەیان دەکەن.